لە ڕێی ناچارکردنی فڕۆکە مەدەنیەکەی ڕایانێرەوە بۆ ئەوەی لە فڕۆکەخانی بیلاڕووسیا بنیشێتەوە و لە پێناو دەگیرکردنی بڵۆگەرە بەرهەڵسکارەکە ڕۆمان پرۆتاساڤیچ لە کاتێکدا ئەلێکساندەر لۆکاشینکۆ پیاوە بەهێزەکەی وڵاتەکە بووەتە هۆی تووڕەکردنی حکومەتەکانی ئەوروپا و وڵاتانی ناوچەی زەریای ئەتڵەسی. کاربەدەستانی ئەوروپا و ئەمریکا و یاسادانەران ئەو کردەوەیان شەرمەزار کرد و بە فراندن باسییان لێوە کرد. ئەوەی ڕوویدا پێشێلکاریەکی ئەخلاقیە ئەنجامدانی ئەم کردەوەیە فراندنێکە بە سەرپەرشتی دەوڵەت. سەرنجی هاوپەیمانەکانی بۆ خۆی ڕاکێشە. هاوپەیمانەکانمان لە ناتۆ سزای زیاترمان دەبێت لەو بارەوە، لەبەر ئەوە ئەمە نایخاتە بارودۆخێکی باشە و فشاری زیاتر بکات. بەڵام ئەم ڕووداوە تەزویەکی خستەنیە و چالاکوانە دیموکراتەکانی بیلاڕووسیا لە ناو لە دەرەوەی وڵاتەکە. لە ڕاستیدا من نەترسم. زۆربەی کات هەستم بەوە کردووە کە چاودێریەکرێم یەکێک دوام دەکەوێت تەنانەت لێرەش. شیکەرەوەکان دەڵێن دروستکردنی ترس ڕێک ئەو شتەیە کە ڕێبەرەکەی بیلاڕووس دەیخوازێت. لەو باوەڕەدام ترساندن و ترس لە کۆتاییدا دەیانگەیەنێتە هەمان دۆخی ڕامان برۆتاسیڤیچ. بۆ سزادانی لۆکاشینکۆ ئەوروپا گەشتە ئاسمانیەکانی لەگەڵ بیلاڕووسیادا ڕاگرت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەڵێت خۆی ئامادە دەکات بۆ سەپاندنی گەماروی تەواوەتی کە گرتنەبەری ڕێشەنە ئابوووریەکانە بەسەر 9 کۆمپانیادا کە بیلاڕووسیا خاوەنداریەتیان دەکات. هەروەها سزادانی ئەندامە سەرێشیەکانی ڕژێمەکەی بیلاڕووسیا. بەڵام هەندێک دەڵێن لەوە زیاتر دەبێت بکرێت. ئێمە چاوەڕوانی وەڵامدانەوەیکی بەهێزترمان دەکرد لەمە، لەبەر ئەوە لۆکاشینکۆ ئەمە دەبینێت و پۆتین چاودێری دەکات و ژی لەمە دەڕوانێت. پێشتر لەلایەن وڵاتانی خۆرئاوەوە سزا سەپێنرا بەسەر لۆکاشینکۆدا، بەڵام بەپێی چالاکوانەکان ئەوەی ئێستاکە پێویستە لێدانی ئەو کۆمپانیا پیشەسازیانەیە کە زۆرترین قازانج دەکەن. سێ سێکتەر هەن کە پشتیوانی ڕژێمەکە دەکەن و کارای دەکەن: پترۆکیمیایی و داروپۆڵا. نزیکترین هاوپەیمانی لۆکاشینکۆ ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسیایە. بەپەلە پێشنیازی پشتیوانی دارایی بۆ بیلاڕووسیا کرد لە کاتێکدا ڕۆژئاوای بە دووڕووی تومەتبار کرد. یاسادانەرانی ئەمریکا کەمێک گومانیان هێلەوەی کە پوتین دەستی هەبوو بێت لە ڕووداوەکەی ڕایانێر. ئەو بووەتە هۆی وروژاندنی نیگەرانیەکانی ڕژد لە سیاسەتی دەرەکیدا. هیواخوازم سەرۆک بایدن کاتێک چاوی بە پوتین بکەوێت ئەم بابەتە بوروژێنێت. کۆبوونەوە دووقۆڵەکەی نێوان بایدن و پوتین لە 16 مانگی 6دا لە جنێڤ ساز دەکرێت.